دۆخی عێراقی ڕێگە پێ نەدرێت بەم شێوەیە بەردەوام بێت. ئێمە داوا لە سەرۆک مەسعود بارزانی دەکەین سەرکردەی گەورەی کوردستان دەکەین دەستوەردان بکات ڕاستەوخۆ بێتە سەر هێڵ هەرچی زووە هەنگاو بنێت بۆ ئەوەی پارێزگاری لە عێراق بکات و پارێزگاری لە خاکی کوردستانیش بکات چونکە ئەوەی تا ئێستا بەدەستمان هێناوە بۆ ئەوەی لە دەستی نەدەین بۆیە ئێمە لەو باوەڕدان کە دەستوەردانی بەڕێز سەرۆک مەسعود بارزانی دەبێتە هۆکارێک بۆ هێورکردنەوەی دۆخەکە ئەگینە هەر زیانێک بە وڵاتە بگات یاخۆت هەر شکستێک بۆ ئەو وڵاتە دەبێت جیاوازی کاریگەری نەرێنی بەڕێز عەلی ئەلبەیاتی چاودێری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی بۆ شرۆڤەیەم بابەتە. من ئاماژە بە دوایین زانیاریەکان دەکەم لە بەغداوە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق داوای لە مەقتەدا سەدر کردووە کە هاوکار بێت بۆ ئەوەی کە خۆپیشاندەران هەڵنەکەنە سەر دامەزراوەکانی حکوومەتەوەی کە دەبینن بەردەم کۆشکی کۆماری عێراق لە ناوچەی سەوزی بەغدا لە گەڕێکی جادریە خۆپیشاندەران دوای تویتەکە ڕۆتی سەر هاتونەتە ئەوێ ئێستا دووکەڵێکی زۆر لەوێەوە دەبینرێت ئەوان توانیان کۆنکرێتەکانی بەردەم کۆشکی کۆماری تێک بشکێنن و بێنە ژوورەوە هەر کەمێک بەر لە ئێستا مستەفا کازمی باری لە ناکاوی بۆ تەواوی هێزەمنیەکان ڕاگەیاندووە ئاماژێ بەوە کردووە کە خۆپیشاندەران بۆ هەڵکوتانی ئەوان و هێرشیان بۆ سەردامەزراوەکانی حکوومەت ئاماژەیە بۆ جددیەتی لێکەوتەکانی ناکۆکی سیاسی کە لە نێوان لایەنە عێراقیەکاندا هەیە هەروەها وتێتی دۆخی عێراق ئەگەڕێتەوە بۆ بەردەوامی ناکۆکیەکان و تووشێتی کە دەستدرێژی خۆپیشاندەران بۆ سەردامەزراوەکانی حکوومەت و دام و دەستگاکان سەرکۆنە دەکات. من زانیاری ورتر وەردەگرم هاوکارم ماهر شنگالی لە گەڵم دەبێت و بە شێوەیەکی مەیدانی ڕووماڵی ئەم ڕووداوانە دەکات لە بەغداوە. ماهر ئەگەر پێم بڵێ ئێستا لە بەردەم کۆشکی کۆماری خۆپیشاندەران لەوێن دووکەڵێکی زۆریش دەبینرێت ئەم دیمەنانە بۆچی ئاماژە بەچی دەکەن و پەیامی خۆپیشاندەران چیە تاکەی ئەوان بەردەوام دەبن لە بەردەم کۆشکی سەرۆکایەتی کۆماری عێراق. بێگومان هانوها نێزیینگە هەزار کەسیدن گەنجیدن ناوێن پارێزگەها بەغدا گەشت ناوە خۆپیشاندانە بەردەوامە کو دخوازن کوێدی هەف پۆلیس ڕێگە لەوانە باکن داکو بکاربن بچن ناوە کۆشکا سەرۆک کۆماردا کو بتر یعنی کو لور دەرباز بوون و هاژی دی چەند جارە ئالۆزی پەیدا بوون خۆزم کو ژندەکەیان بپرسم اليوم جاي هناك الظاهر بالرغم انه انت بەشارکرد لە خۆپیشاندان تۆ وەک خاوەنکە پێداویستی تایبەت پەیامێکت هەیە پەیامی بۆ هەموو گەلی عێراقە ئەمە دوا دەرفەتە بۆ گەندەڵکاران و بۆ ستەمکاران ئەم شۆڕشە بەردەوام دەبێت شۆڕشی عاشورایە هەروەها درێژکراوەی شۆڕشی ئیمام حوسێن عەلەیهی سەڵات وەسەلام و داوا لە هەموو لایەنە عێراقیەکان دەکەین کە بێن بەشداری لە دەم شۆڕشە گەورەیەدا بکەن سڵاوت لێ بێت. بێگومان هەوڵدەن کوێدیاف کۆنکریتێت مایژی هەمووە بێخێن داکوکاربن ئەبرێ ئتمایژی هەموو بهێنە بەکردن مطالبنا واضحة حل البرلمان ڕوونا هەڵمەشانەوەی پەرلەمانە داڕشەوەی دەستور بەدەستی عێراقیەکان بێت هەروەها دادگایەکی دادپەروەرانەی عێراقیمان دەمانەوێت پەیامی خۆمان بە هەموو لایەنەکان بگەێنین ئەوانەی کە گومانیان لەسەر پەیامی موقتەدا سەدر هەیە ئێمە بە هیچ شێوەیەک کە ئەوان بوونە ڕێگر بە لە بەردەم پێکێنانی حکوومەت بەسەر سەرۆکاتی ڕاوتی سەدر لەلایەن ڕاوتی سەدرەوە ئێمەش ئەمڕۆ هەڵوێستی خۆمان وەردەگرین و هەمان کۆسب دەخینە بەردەمی ئەوان ئەمە کاتی هاتنی بەچاندەر بەرف كوتشكا سەرۆک و مارڤە چۆم فەضڵ شنو ارتاحتك حبيبي احنا ان شاء الله طبينا بيوتهم ئێمە دەچینە سەر ماڵی ئەوان و ئیتر بە هیچ شێوەیەک هیچ بەهانەیەکیان نەماوە و پەنا بە خودا ئێمە سەر دەکەوین ئێوە گەنج لە هەموو پارێزگاکانەوە هاتوون بەڵێ ئێمە هاتوون و پەنا بە خودا نوێنەرەتی هەموو خەڵکی عێراقیش دەکەین نە شەرقیە و نە غەربیە واتە ئەمە وڵاتی گەلە و پێویستە ئێمە تەنها موقتەدا سەدر بەسەرکردی ئەم وڵاتە دەزانین چونکەنەوەی ئیمام حوسێنە هەموو پارێزەکانی عێراقەوە بەڕێکەوتون هەمووشیان دێن و بەڵێ هەموویان دێن هەموویان سوورن لەسەر ئەوەی کە پاڵپشتی لە ئێمە بکەن هەندێکی نێزینگیوانە ببن کۆیرۆ ڕاستی هێزەکایەک جارە ئەمنی مەزن بێدەرێ حازرە
بله. ئەمە ڕێگا ژوان ڕەحاتنەکەن و دەرباز ببن چەند و چەند جارە و هەریشە پەیدا بوون لە هەر دخوازن دەرباز بکەن هات ببینی کو ئەف سبێن ماینە کۆنکریتێت مای